سڵاتان نەبێ و ئەکاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. ئەڵقەی شتری بەرنامەی ئەزمموی پۆلتان پێشکەش دەکەم بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فازڵ عەزیز پسپۆڕی زمان و ئەدەبی کوردی. مامۆستا گیان زۆر بەخێربێ. زۆر سپاس مامۆستا گیان، مامۆستا شێرزادی بەڕێز، سپاس بۆ کەناڵی پەروەردە، سپاس بۆ ئەو ستافە جوانەی کە ئێستا ئێوە بەڕێوەی دەبن. هیوای سەرکەوتوتان بۆ دەخوازم. سڵاو لە بینەرانی خۆشەویست، سڵاو لە گوێگرانی خۆشەویست، سڵاو لە هەموو مامۆستایانی بەڕێز، سڵاو لە هەموو قوتابیانی خۆشەویست. سپاس بۆ تۆش مامۆستا گیان. مامۆستا فازڵ بەو حکومەی جەنابتان پسپۆرن لە زمان و ئەدەبی کوردی و تەوەرەکەی ئێمەش لەسەر زمانی کوردی و گرنگجیدانە بە ئاماژە پەروەردەییەکان. زمانی کوردی لە نێو ناوەندەکانی خوێندن و بەگشتی لە پرۆگرامەکانی خوێندندا لەسەر ئاستێکدا دەبینی. سەرەتا ئێمە زمانی دایکمان هەیە. زمانی دایک لە هەموو وڵاتێک گرنگی پێدرێ و بە تایبەتی لە ناو خۆشمان کە ئێمە زمانی دایکمان زمانی کوردیە، بۆیە زمانی دایک بۆ هەموو کەسێک هەر لە مناڵیەوە تا کۆتایی ژیانی ئەبێ گرنگی بە زمانی کوردی بدرێت. لە ناو پرۆگرامەکانی خوێندنیش تا ڕادەیەک گۆڕانکاری ڕوویداوە لە گۆڕینی منهەج، گۆڕینی پرۆگرامەکان گۆڕاون. یعنی ئێستا بۆ نمونە ئەو پۆلی دێمە، پۆلی دە و پۆلی 11 و پۆلی 9 ئەوانە هەموو گۆڕانکاریان بەسەداهات، ئەوانی تریش گۆڕان. بەڵام ئێمە کێشەکمان هەیە لە زمان و ئەدەبی کوردی. تا ئێستا ئەوە لە ساڵی 91ەوە ئێمە و کۆڕی زانیاری کورد نەیتوانی فەرهەنگێک دابنێت کە فەرهەنگی زمانی کوردی بیتن و زمانی ستاندارد بی. چونکە زمانی ستاندارد پێویستە تێکەڵکردنی کرمانجی سەرو لەگەڵ کرمانجی خوارو تێکەڵ بکرێ و فەرهەنگێکی کوردی بە شێوەیەکی جوان تێیدا بنووسرێتەوە، بۆ ئەوەی هەم لە کرمانجی سەرو هەم لە کرمانجی خوارو بخوێندرێتن و ببتە یەک زمان. بۆیە کێشەمان زۆرە. مامۆستا گیان دواتر بازە کێشەکان دەکەین. منداڵێکی کورد باز لە کورد دەکەین. کاتێک کە زمانی کوردی دەخوێنێت لە پرۆگرامەکانی خوێندن، زیاتر ئامانج لە پەروەردەکردنی منداڵی کورد بۆ خوێندنی زمانی کوردی چییە؟ شارەزەبوونە لە دیالێکت و زاراوە و وشەکانی زمانەکەی یان ئاشنابوونە بە ڕێزمان و کەلتور و ئەدەبەکەی، ئەوەی کە جەنابتان پسپۆڕێتتان لێ هەیە و وانە دەڵێن و ڕاستەوخۆ بەرکەوتان لە قوتابی هەیە، لە کامە بواردا منداڵی کورد سوود دەبینێ؟ خۆی لە پۆلی یەکی سەرەتایی یاخود لە پۆلی سفر کەوا یەکی ڕەوزەیە باخچەی ساوایانە، لەوێوە هەتا دەگاتە پۆلی 6 سەرەتایی چ زمانی عەرەبی، چ زمانی کوردی، چ زمانی ئینگلیزی. ئێمە دەبێت چ بکەین لەم قۆناغا هەتا پۆلی 6 فێریان کەین. پێویستە فێریان بکەین، فێرکردنی زمانی کوردی، زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی. واتە ئێستا قوتابی کە دەچێتە دوای بنەڕەتی دەکات پۆلی 6 دوای دێتە 7 و 8 9 هەدە و 11 و 12 هەتا دەستە کۆلێژیش بڕوا بکە کە دەستە کۆلێژ لەوانەیە نەتوانیتن داڕشتێک بنووسی. خەلەل لەکوێیە؟ خەلەلەکە لەوەیە کە سەرەتایەکەمان ئێمە سەرەتایەکی جوانمان بۆ قوتابیان نەڕەخساندووە. ئەو منهەجەی ئێستا بە تایبەتی ئەو ساڵ لە بازنەی یەکەم لە پۆلی 1 و 2 بازنەی یەکەم هەموو کتێب گۆڕاوە، منهەج گۆڕاوە، کتێبەکانیش پێشماندایە. ئەوەی کە تێبینیت کردبیان کە خوێن بێتەوە هەزەکەی ئەو گۆڕانکاریانە لە خزمەت ئەوەدایە کە بەڕاستی منداڵی کورد فێری ئەوەی بێکە کوردیەشی پوخت و ڕەوان بدوێت لە دوای ئەوەی کە قۆناغێک دەبڕێ. بەداخەوە ئێمە زۆرمان هەوڵدا کە پۆلیەکی سەرەتایی کە کتێبی ئەلفوبێی کوردی هی مامۆستا ئیبراهیم باڵدار بگەڕێتەوە. چونکە ئێمە و من و تۆ و هەموو گەلی کورد لەسەر ئەم کتابە فێری زمانی کوردی بووە. بەڵام مامۆستا بەوە نییە کە پێویستە لەگەر گۆڕانکاریەکان لەگەر ئاشنابوونی
دنیایەکی نوێ لەگەر گۆڕانکاری لە هەموو کەرستە و کەلوپەل و پێداویستەکانی لەگەر ژینگەی منداڵەکە پێویستە شتەکانی کەش بگۆڕیان ناکرێت ئێستا شەر باسی غاغارانی ئەسب بکە کە لە کاتێکدا مەسەرەن ئێستا تەکنۆلۆژیای نوێ میتۆدی نوێ داهێنانی نوێ ئاوات بۆ بخڵام کە هەموو زات بڕینەوە کە لە کۆن داوا بوو لەوانەیە ئەو بۆ سات و زەمن و سەردەمێک بۆ قۆناغ و بۆ ئەو منداڵانەی ئەو کاتیش ئاسایی بە بەڵام بۆ منداڵێکی ئێستا پێویستە کەشتیتر ئەمن قسەکەت زۆر تەواوە قسەکەت زۆر تەواوە ڕاستە بەڵام لێرەدا ئەمەکەن من ئێستا پۆلی بۆ نمونە 9 10 11 12 دەڵێمەوە ئەمن دەزانم قوتابیەکانی پۆلی 9 10 11 12 چۆنن ها ئەوان چکە لە سەرەتاییەوە دێن دەبی ئەوان فێری نووسین ببن فێری داڕشتن بن فێری پەخشان نووسین بن فێری زۆر بوار بمن کە لە بواری زمانی کوردی بەڵام ناتوانانی هەستەوە دوو قسەی بکات بۆ من شەرم دەکا بۆ شەرم دەکەی شەرم مەکە لە قسەکردن و لە نووسین و لە ئەوەی ئێستا ئەمندا پێیان دەڵێم قوتابیانی خۆشەویست داڕشتێکم بۆ بنووسن مامۆستا لە ماڵێ دەنووسین ناباوکە جان لە پۆل دەبی بۆم بنووسن چونکە لە پۆل ئەتوو بەبی فێربی لە ماڵەوە لەوانەیە یەکێک بۆت بنووسێ وانە یەکێک هاوکاریت بکە بەڵام لە پۆل من یارمەتی دەدەم و بتوانانی لە پۆل بینووسی سەرکەوتورتر دەبی نەک لە ماڵەوە بۆیە قسەکە تەواوە ئێستا میتۆدی نوێ داهێنانی نوێ بکرێ تەواوە کراوە بەڵام هەندێک لە بابەتەکانی ئەلفوبێی زمانی کوردی هی ئیبراهیم باڵدار لە ناوی بووایە بۆی منداڵ زووتر فێری زمانی کوردی ببیتن زووتر لە سەرەتاییەکەی فێری بیتن نەوەکو لە بێتە ئامادەی هیچ فێر نەبوو بیتن چکە ئێستا من کێشەم هەیە قوتابی هەرستێنمەوە لەوانەیە نەتوانانی بنووسی دووسێ کەلیمۆنیە بەڵام ئێستا هەشمانە تازە بەو کاتەی ئێستا قوتابیەک چەند ئەوەشی بۆ نووسیوم گوتی مامۆستا ئەوم نووسیوە باز لە چیرۆک بکاتن تەماشای یعنی ئێستەوە بۆی نووسیوم تازە دایمێ گوتی مامۆستا لە ماڵەوە بخوێنەوە بزانە چۆنە گوتم ئەمن دەستخۆشی لێ دەکەم ئێستا مامۆستا با هەر سەبارەت بەو ئەوەی باست کرد هەمیشە مامۆستایان بەشی هەر زۆریان دەڵێن ئێمە چوارچەوەیەکمان هەیە بۆ فێربوونی قوتابیان کە ئەو چوارچەوەیە لە پرۆگرامێکدا خۆی دەبینێتەوە و ئێمەش پلانێکمان هەیە بۆ وانەوتنەوە ئیدی لێی دەرناچن بەڵام مامۆستایانی شەهەن وەکو جەنابەت و چەندین مامۆستایکە کە لێرە ڕاستەوخۆ چاپێکەوتن لەگەڵ کردبوون هەمیشە گوتیانە ئێمە لەو چوارچەوەی دەردەچین یعنی پێویستە قوتابی پێش هەر شتێک هاوڕێ بێ دواتر پێویستە قوتابی هەم بدرێت لەوەی کە سەرباری وانە و دەرسەکەی خۆی زیادەی هەبێت لە دەربڕین لە گزارشکردن لە نووسین لە گەیاندن ینی ئەوەی کە جەنابەت باسی دەکەی هەوڵێکی زۆر جوانە تۆ هەمیشە قوتابیەکان هام بدەیت لەوەی کە زیاتر دەرببڕن لەوەی کە لە چوارچەوەی منهەجەکە بێت پرۆگرامەکە بێتن دەستخۆش بی من هەموو کات شێوەی دەرزوتنەوە لەگەڵ قوتابیان دەگۆڕم شێوەی دەرزگوتنەوە شێوەی دەرزگوتنەوەکەی من لەگەڵ قوتابیان دەڵێم کاکە ئێستا ئەوە ژیان فێری کردم کە تۆ چۆن فێر دەکری چۆن فێری ئاداب و ڕەوشی جوان دەبی کەوا تاوا لێرەدا من بۆ هەموو ژانەر ئەدەبیەکان وەرە راپۆرتێکم بۆ ئامادەکە و وەکو من بم مامۆستا لێرە دەرسەکە ئامادە بکە بە قوتابیان ئاشنا بکە و بە ئێمە ئاشنا بکە کەواتە لێرەدا قوتابیان دەبێ زمانی کوردی دەوڵەمەند بکەین بەچی بە ماندووبوونی قوتابی و بە ماندووبوونی مامۆستاش دەبێتن مامۆستا نابێتن ئیلا دەرسەکەی خۆی دووبارە کاتەوە هەر ئەوەندەی کە تێیدایە بخوێنیتەوە تەواو نەخێر دەبی زیاتر لەگەری ئاشنا بکەیت قوتابیان زیاتر بە زەوێکی خۆش بەڵام یەکشت هەیە هەموو مامۆستایەک بێزگە لە مامۆستای زمانی کوردی ئەگەر دڵی قوتابیەکەی بۆ خۆی ڕانێکێشە و مامۆستایەکەی خۆش نەویست مامۆستای خۆی خۆش نەویست ئەو دەرسەی لەلا زەحمەت دەبی بەڵکو نابێ عەقلی ئیش لەسەر عەقلی بکەی دەبێ ئیش لەسەر دڵیشی بکەی هەست و سۆزیشی بکەی ڕایشێشی بۆ خۆت باشتر وەری دەگری بابەتەکە باشتر مامۆستا فازڵ لەگەڵ ئەوەشدا ینی پێویستە مامۆستا خاوەن باگراوندێکی ڕۆشنبیری بێ بە تایبەت لە سەروانەکەی خۆی کە کۆمەڵی ئیزافات هەیە کۆمەڵشتی زیادە هەیە لە چوارچەوەی من هەز لەوانەیە نەبی جێی نەکراوەوە یاخود نەبیان ڕوونکردنەوە تەفاسیلی نییە کەواتە لێرەدا پێویستە مامۆستاش جگە لەو هەوڵی کە لە چوارچەوەی دەوامێکی
چەند کاتژمێری خۆیدا دەیدا پێویستە لە دەرەوەش کاتە بە هەمان شێوە کاتێک تەرخام بکە بۆەوەی کە زانیاری زیاتری دەستکەوێت. زۆر جوانە هەموو کات وەکو خۆم وەکو مامۆستا فازڵ لە هەموو قوتابیانیش بپرسە، یعنی هاوکاریم کردوون بۆ ئەوەی داهێنان بکەن لە هەر بوارێک کە بوارەکان هەیتیان لە مێشی خۆیان بیاهێنمە سەر شانۆ لە پۆلە بە شانۆگەری بە شێوەی شانۆ نمایش بکەن ئەو بابەتێکی هەیتمان بە شێوەی سرود گۆرانی، یعنی بابەتی ئەدەب لە بۆوان زەحمەتە چکەش لە بەرکردنی تایە شعری تایە شعر بخۆ دەزانی زەحمەتە لە بەکردنی، بەڵام وای لە قوتابی بکەم بە شێوەیەکی وا بۆیان بڵێم بۆ نمونە کە ئێستا شعرێکی بابەتایری هەمەدانیە دەرێ کە لە بۆیان دەڵێم بە شێوەیەکی جوان دەڵێم موئان ڕەندەم کە نامەم بێ قەلەندەر نەخوندی ورم نەموندی ورم نەلەنگەر چروس ئایە بەگردوم گردیەتی چوشە و ئاوێن بەخشتێوانە هەمسەر بەخشتێوانە هەمسەر. قوتابیان دڵیان خۆش دەبی زەوقیان دێتەوە واتە لێرەدا لە پۆلەکە ئەگە خەوی لێکەوت بیتن بە خەبەر دێتەوە. کەواتە ماوس فازڵ شێوازی دەربڕین و شێوازی تایبەت بە خۆت لە وانەوتنەوە و لە چوونە ناوپۆل ڕۆڵی زۆر گرنگی هەیە لەوەی کە سەرنجی قوتابی ڕابچێشی لەوەی کە سەرسام بێ بەو شێوازی وانەوتن. زۆر جار ئێمە هەمیشە مامۆستا بووین و بەرکەوتەمان لەگەڵ قوتابیان هەبووە، هەمیشە قوتابیان سەرسامیان بۆ مامۆستایەکەیە کە شێوازێکی تایبەت بەخۆی هەیە جیاوازە لە مامۆستاکانی کرد لەوانەیە ئەو شێوازە لە زۆری دەربڕین بێ لە زۆری ئەداکردن بێ. ئێمە چەند جاران مامۆستا هەبوو لەو قوتابخانەی کە من تێیدا مامۆستا بووم شێوازێکی خۆی هەبوو لە دەڕڕین وەکوی جەنابەت بە شێوازی ئەداکردن و تۆنێکی جیاواز یاخود بە پێچەوانەوە مەسەرەن بە شێوازی نووسینەوە مامۆستای کوردیمان هەبوو مامۆستا عەلی خۆشنووس کە یەکێکە لە مامۆستا هەرە بەڕێز و هەرە خۆشەویستەکانی هەولێر کە شاعیرێکی زۆر باشە بە شێوازی نووسینی جوان لەسەر تەختەی نووسین بە شێوازی ئەداکردنێکی جوان سەرنجی قوتابیان بەخۆڕاشە. ئەوەی جەنابی شت کە پەیڕەوی دەکەی لەوانەیە بەشێک بێت لەوەی کە وا بکە کە قوتابی لەبیرن نەکا سەکە جوانە. من وایت بۆردەکە دەڕازێنمەوە بەچی هەموو ڕۆژێ بۆ نمونە بەروارەکە ئەنووسم ڕێکەوتەکە ئەنووسم ڕێکەوتی زاینی ڕێکەوتی کوردی 2723 کوردی دوای ئەوە ڕێکەوتی کۆچیش دەنووسم بە هەمیان بزانن قوتابی پاشان لە هەر بابەتێکە من دەبێ قسەیەکی جوانیان بۆ بنووسم چ پەندی پێشینان بی چ ئامۆژگاری بی. ئێستا ئەوە یەک لەوانە دەرێ کە ئامۆژگاریان دەکەم قوتابیەکان دەرێ زانست بریتینە لە زانینی شتێکی نادیار و نەزانراو بەڵکو بریتە لە سودوەرگتن لە زانست دەرێ ئەگەر زانست خاوەنەکەی لە خراپە و تاوان دوورت نەخاتەوە ئەوە نەزانینی کەسێکی نەزان لە زانستەکەی ئەو باشترە. ماوسەوە بۆ شانشی دەکەیەوە بۆ شانشی دەکەمەوە کاتت هەیە کات دەبیتن ئەو کاتەدا چۆن دابەشەکەی بە 5 دقەی یەکەم هەم ئامۆژگاریە لە بۆ قوتابی من هەم ئامۆژگاری قۆناغەکان بۆ هەموو قۆناغەکان هەت لە یەک لە برێن نۆی بنەڕەتی هەتا 12 پۆلی 12 کە بابەتەکەیان پەندەکەیان بۆ دەنووسم دەبی بۆ شانشی کەمەوە و پرسیاریشان لێ دەکەم ئایا چێ پەندەشی پێشینان دەینیتن لەسەر وایت بۆردەکە بینووسین دەرێ ئەوەی سمێر سۆربی هەمزاغەنیە لە بەرامبەر ئەوە هەموو شتێکی پرشنگدار زێڕین نییە تەماشا ئەوەگە پەندێکی پێشینان لەنووسی یان دارکردنی لە خۆی نەبی 1000 ساڵ دەژی کەواتە ئەمانەش هەمووی یەکێکە لە ژانەرە ئەدەبیەکان چ پەخشانە چ پەندی پێشینانە چ شعرە چ هۆندراوەیە چ ئەفو چیرۆکە ڕۆمانە ئەوانە هەمووی داخلی ژانەری ئەدەبی دەبیتن بۆیە ئەوانە هەم پێویستە بە قوتابیکەوە شارەزابی لە زمان و ئەدەبی کوردی لێرەدا قوتابی دەبێ ئێمە یەک کێشەمان هەیە مامۆستا شێرزاد کێشەکە چییە؟ کێشەکە لەوەیە ئێمە کە قوتابی دروست دەکەین پێی دەڵێن دروستکردن پێی ناڵێن داهێنەر. قوتابی ئەگەر لە پۆلی 12 هەتا پۆلی 12 ڕۆیی کە ئەو کاتی دەستە کۆلێژ و دەستە بەشەچی
دوای لە کۆتاییەکەی کە دەرەچیتن و لە زانکۆ بەجێدێلی دەستە ئەو شوێنەی کە بۆ نمونە لی دەرچووە تێدا سەرکەوتو نابی بۆ لە پۆلی یەکی سەرەتایی تا شەشی سەرەتایی بۆ نمونە دەبی کۆمەڵێک راپۆرت لەگە ئەو قوتابیەی بێ هەر قوتابیەک راپۆرتی خۆی هەبی ئەو قوتابیە لەو بوارەی شارەزایە لە بواری نووسینە لە بواری دۆزینەوەی بەهرە دۆزینەوەی بەهرە لێرە ئەرچی چییە؟ ئەرچی قوتابخانەیە ئەو قوتابیە ئەرچی قوتابخانەیە و ئەرچی وەزارەتە لە قوتابخانە ئەرچی کامە پسپۆریەتە لە هەر پسپۆریەک بۆ نمونە ئەمن زمانی کوردی هێچکە فیزیای نەوەوی فیزیاوی وەکیمیا ئەحیا یعنی زەندەوەرزانی لە وێنە کێشان لە مۆسیقاژەن لە گۆرانی وتن لە هەر بوارێک لە بوارەکە من لە بازنی یەکەم و دووەمدا پێویستە دەنیشانی ئەوە بکەین کە ئەو قوتابیە لە کامە مەزادا بەهرەیە جوانتری چاکتری هەیە لە کام بەهرەی هەیە ئەو راپۆرتەی دەینین لە 7 و 8 و 9 دەهاوینە سەر ئەو پیشەیە بۆ ئێستا وەزارەتی پەروەردە ئامادەیەکانی پیشەسازی و سناوانیان گۆڕیە کشتتوکالیان گۆڕیە کردوتیانە پەیمانگا ئەوەشتە چی چاکە ئەو یەک لە داهێنانەکانە کە قوتابی لەسەر پیشەکی دابمەزرێ حەزی لە چ پیشەک بیتن بستە ئەو بوارەی ئەوە بۆ داهاتوومان داهاتوێکی پرشندار دەبی چکە لە ئەوروپا ئێستا وایە ئەو شێوەی بەکاردەین ئەوان قوتابیەکە لە سەرەتایی دەزانێت چ بوارە شارەزایی هەیە دەڵێن کاکە لەو بوارە شارەزایی هەیە کەواتە لەو بوارە دای دەنێن هەتا دەرەچیتن کۆلێژ بەجێ دێنیت مامۆستا فازڵ ئەوەی کە لە پێشمانە ئەرشیفی جەنابتە لە نووسین و لە بابەت و لەو چالاکیە هونەری و ڕۆشنبیری و ڕاگەیاندانەی کە لە مەودای تەمانی خۆتدا کردوتە دەتوانی پێمامڕی لەکەیەوە دەست بە کاری ڕاگەیاندنکن هەم وەکو جەنابتەم وەکو دۆبلێرەشی هەرە سەرکەوت و وەکو کەسێکی ئەکتیڤ لە بواری ڕاگەیاندن سەرەتاکان لەکوێ دەست پێ کرد بەچی دەست پێ کرد سەرەتایی کاری هونەریم لە ساڵی 1990 دەست پێ کرد کەو کاتە لە قوتابخانەی ئەبرین چیمەنی کوڕان بووین ئێستا بۆتە زاگرۆس کە هەمومان لەوێ پەروەردە بووین و دەستی هەموو مامۆستایەکانیش ماز دەکەم ئەوەی ماوە ئەوەی کەوتی دوایی کردووە خدای گەورە لێی خۆش بجیان بەهەش بی وە قوتابخانەی ئاسۆی سەرەتایی بووم ئاسۆی سەرەتایی و دوایوی هاتمەوە ئامادەی گەل کە فاویان پێدەوت لەوێش بەردەوام ئەمە لەو کاتانەوە دەستم بە شانۆکردن کرد شانۆم کرد لە قوتابخانە و یەکەم کەسیش بووم لە ساڵی نۆهەت کە شانۆگەریەکمان کرد دەوری ئافرەتم پێداهینا چکە ئافرەت نەبوو لە قوتابخانەکەمان دەوری ئافرەتم هێنا و پاشەوی لە هۆڵی گەل شانۆگەریشکەمان کرد بە ناوی وێنەیەک لە ناخی فەڵەستین کە ئێستا فەڵەستین لە حالەتێکی زۆر خراپدایە خی گەورە سەرکەوتویان کە ئینشاڵە ئەوانی کە شەهید بوونە بە شەهید لە بۆی عساب بکرێ لە جەهەنەمدانە واتە وەزعی زۆر ناخۆشدایە لە وەزعی زۆر ناخۆشدانە ئێستا هیوادارین خی گەورە ئەم باریان لۆ سوک کاتن و خەڵکی فەڵەستین مامۆستا لەو کاتدا فەڵەستین و ناوی فەڵەستین و کێشەی فەڵەستین ڕەمزێک بوو بۆ کوردستان ینی ئەوانەی لە ناو شارەکاندا کاریان دەکرد هەمیشە ئاماژەکانیان بە ناوی فەڵەستین بوو لەبەرەوە ئێمە نەمان دەوێرە بڵێن وێنەیەک لە ناخی فەڵەستین وێنەیەک لە ناخی کوردستان بوو وێنەیە لە ناخی کوردستان بوو بەڵام ئێمە ئەو کاتی شینی فەڵەستینمان بۆ کوردستانەکەی خۆمان بوو ئەوەی بووە دایپۆشین بۆ ئەوەی پەیامەکان بگا ڕێگری لێ نەکرێت بەڵێ ئەوە یەکێک لە شانۆگەریەکانمان لە شانۆگەریەکانمان لە هۆڵی گەل کە ساڵی 92 ئەمەیانە ئەوە کە شانۆگەریەکمان لەوێ ئامادە کرد کە چاردە دیمەن بوو لە هەر چاردە دیمەنی بەشدار بووم ئەوەیان هەشتی 1991 واتە چەند ڕۆژێک ماوە بۆ ڕاپەڕینی شاری هەولێر کەەوە ئەم ئاڵایم هەرگرت بوو ئاڵای فەڵەستین بوو بەڵام لەبەرەوەی ڕژێمی پێشوو نەمان دەوێرە ئاڵای کوردستان هەڵکەین بۆیە جەنازەش لە پشتەوەیە ئەوە هەریان گرتووە مەشاکە ئەوە لێرە بەو شێوەی مامۆستا ئەرشیفکردن پاراستنی مێژووی تایبەتی خۆت تا چەند گرینگە تۆ هەموو ئەوانەی کە نەک وەکو لەوانەیە جەنابتان وەکو ڕاگەیان کارێک بەڵام مامۆستایەک وەکو
یادگاریەکانی خۆی لەگەڵ قوتابیان مامۆستایەک وەکو ئەوەی کە یادگاریەکانی خۆی لەگەڵ مامۆستایان لەگەر کار و لەگەر پیشەکەی خۆیدا هەڵگرتن و پاراستن و دواتر نیشاندانیان بە نەوەیە کە لەوانەیە لەلایەن نامۆ بێت تا چەند بە ضروری دەزانی. زۆر پێویستە زۆر پێویستە ئێمە لەگەڵ قوتابیەکانمان وێنە بگرین وێنەکانیش هەموو دەبنە یادگاری بۆ دوا ڕۆژ کەوا ئێستا لێرە ئەوە دواناوەندی ڕۆژاکی نمونەییە کەوا قوتابیەکم هەڵبژارد وریا کامەرانی ناوبوو یادی بەخێر ئێستا وەرزشوانێکی زۆر بەتوانایە هێنام پەخشانە شعرێکی ئامادە کرد بەشداریمان کرد لە چالاکی قوتابخانەکان بەشداریمان کرد لە چالاش قوتابخانەکان ئەو قوتابیە یعنی شێوەی وتن و شێوەی تەمسیلەکەمان لە بۆ کرد جوان بە جوانی بە شێوەیەکی جوان بستە سەر شانۆ لەوێ ئامادەی بکاتن شعرەکەی خوێندەوە پەخشانەکەی خوێندەوە پەخشانە شعر بوو خوێندیەوە وەختی کاتەکەشی نێوەڕۆ بوو یعنی هەموو غەڵبەغەڵ بوو دەنگە دەنگ و ئەوە ناو هۆڵەکەی دەهات کە ئەو چوە سەر شانۆ کاگوریات سەر شانۆ ئەو کاتی پۆلی 7 و 8 و 9 بوو لە ڕۆژاکی نمونەی چۆشتە شانۆ لەسەر شانۆ خوێندیەوە کە دەستی بە خوێندنەوەی کرد هۆڵەکە بێدەنگ بوو وتمادا بێدەنگ بوو هەموو جێ ڕادەگرن هەر شتێکت خوێندەوە ئەگەر چ لە پۆل بووی چ لە ناو هۆڵ بووی ئەگەر خەڵک گوێ ڕاگەر ئەوە دیارە سەرنجی خەڵک بۆ خۆ ڕاکێشاوە لە کۆتاییەکەی دەستکە گوڵەکم دابووێ گوتم لە کاتی ئەوەی کە ئێمە خوێنمان ڕێشت لە پاش خوێنەکە ئەو خوێنە گوڵی لێشین بوو گوڵەکەی هەینا دا سێ لێژنەکەی دوایە چۆ ناو خاڵکەکەی یەکی دانەیەکی گوڵدانێ دوای ئەویسکی داوە ناو خەڵک فڕێدا ناو خەڵک گوڵبارانی کردن تەماشای لێرە ئەمە لە ئاستی هەرێمی کوردستانی یەکەم بووین بەڵێ ماوەس فازڵ یعنی ئێستا قوتابی ئەو هەستەی هەیە ئەو حەزەی هەیە کە وەکو لە پێشدا هەبوو هەمیشە چاوەڕێوی دەکرد مامۆستا ڕۆڵێکی بداتێت چاوەڕێوی دەکرد مامۆستا دەری بخە یعنی ئەگەر بە یەک ناوهێنانیش بێت لەوانەیە ئێمە و دوای ئێمە و پێش ئێمە شەروا بوو لەوانەیە بەڵام ئێستا دەپرسم هێشتا قوتابی هەیە کە حەز بکات لەوەی کە تۆ دەری بخەیت و بەهرەکانی بخەیە بەرچاو کەم ئێستا ینی پێی دەڵێم بابەجان حەزەکەت هەیە بنووسە لە بۆم من لە بۆ چادەکەم لە بۆ دڕێک دێخم بەڵکو ئامادەبی بۆ ئەو ڕۆژی بەهارە هەفتەی بەهارە کە هەمانە هەموو ساڵێ کە بەهاران ئێمە قوتابیان ئامادە دەکەین بۆ ساڵاچی بەڵام هەندێک خۆیان لێ دوور دێخنەوە حەز پێ ناکەن شەرم دەکەن ئەو شەرمە لە بۆ قوتابی خراپە مامۆستا ئەو توانستە هەر هەیە کەمترە ئێستا چییە هۆکارەکەی چییە پێ هۆکارەکەی سوسیال میدیایە سوسیال میدیا کەوا موبایلەکەی بەدەستەوەیە پێویستی بە خۆماندیکردن نییە بچی بە دوای نووسینا بگەڕێ بە دوای کتابێک بگەڕێ بخوێنتەوە بە دوای یعنی شتێک بیت داهێنانێکی داویتن ئیلا تەماشای موبایلەکەی دەکا و ئەوجا لە گەمەیە لە هەر شتێکە خۆی خەری دەکاتن کەواتە ئەمە نابتە داهێنان داهێنان بکات ئێستا هەموو شتێک هەر حەزبن لە ئامادەکراوە لە خواردن هەر بە ئامادەکراوی لە ڕاپۆرت هەر بە ئامادەکراوی ئێمە و پێش ئێمەش سەردەمانێک کە ڕاپۆرتێکمان دەنووسی لە بابەتێک ینی بەلای کەمی پێویستمان بە چەند سەرچاوەیە گوتگە لەوەش کە ڕاستەوخۆ پێویستمان بە چەند کەسانێک بوو بیان دوێنی بۆی شتیانی وەربگرین بەڵام ئێستا قوتابیەکە لەوانەیە خۆشی لێی نەزانێ دایکەکەی باوکەکەی بە کلیکێک بە دوو کلیک کۆمەڵێک راپۆرت و بابەتی بۆ دێنێ لەسەر راپۆرت لە ئینتەرنێتی ڕای دەشێشی و لە بۆ مامۆستایەکەی راپۆرتەکەی دەینی ئەمن دەڵێم نە بە نووسین لە بۆم بنووسە بەدەستی کە بەدەست نووسی هەموو شتێک بەدەست نووسین دەبتە ینی چالاکی لە بۆ قوتابیەکەی بەڵام ئەتوو بە راپۆرتێکم دەچی لە ساخێک لای فۆتۆکۆپیەک ڕادەشێشی لە بۆ من ئەو نابتە چالاکی دەبتە ینی چالاکیەکە ئەوەیە زۆر تەسنیعە ینی سەنعە دروستکراوە بەڵام بەدەست نووسین دەبتە داهێنان لە بۆ تەڵەبەکەی دەبتە شتێکی جوان خۆشەویستان مامۆستای بەڕێز بێجگەلەوەی کەوە زمان و ئەدەبی کوردی بێجگەلەوەی زمان و ئەدەبی کوردی کە لە خوێندن دەخوێندرێ من داهێنانش کەم کردووە زمانی کوردیم دەوڵەمەند کردووە بەشداریم لە 5,000 بەرهەم کردووە 5,000 بەرهەمی دۆبلاژی کوردی کردووە لە زمانەکانمان وەرجێڕاوەتە سە زمانی کوردی ئەو 5,000 بەرهەمە هاتوتە ناو ڕاگەیانی کوردی ناو
ناو کەناڵەکان زانمە سەفازل مادام تۆڕەکەمان هەر لە زمانی کوردی و گرنجدانە بە ئاماژە پەروەردەیەکان با لێرە پرسیارێک بکەم جەنابتان وەکو دۆبلێرێک بەشداریتان کردووە لە چەندین دراما و چەندین فیلم و چەندین کارتۆن ینی هەندێک زار ئەگەندەڵی زۆر زاریش گرەی لێەوە دەکرێت کە دەستەواژەکان و شێوازی دەربڕینەکە و ڕستەکان ناپەروەردەین بە تایبەتی بۆ منداڵێک و بۆ گەنج تا تەنانەت بۆ خێزانیش نازانم ئەوەی جەنابتان کردوتانە دەچێتە ئەو چوارچێوەیە نەخێر من چەندین ساڵە لە بواری دۆبلاشکار دەکەم لە ساڵی 99 یەکەم بەرهەممان فلیمی ئازاو چرۆ بوو ئارام لە دارستان کە هەمووی پەروەردەیی بوو پەروەردەیی چۆن خزمەتی ئاژەڵ دەکەیت چۆن خزمەتی ینی چۆن ئەزیەتی ئاژەڵ دەدەی ئەوەی کە ناو ورچەکانەوە ئەوە یەک دووەم شت فلیمی فلۆنەش ئەوش هەر هەمووی پەروەردەیی بوو چۆن لە ناو ئەتوو بتوانێت لە ناو جەزیرەیەک لە ناو جەزیرەیەک خۆت بژێنی چۆن بتوانی داهێنان بکەیت لە ناو جەزیرەکەی چۆن بتوانی خۆت ڕزگارکەی ئەو هەمووی پەروەردەیە ئێستاکە ئەو بەرهەمە کارتۆنیانەی کە ئامادەی دەکەین ئێمە ینی لە بۆ کەناڵی ئافرین کە ئێستا کەناڵی ئافرین یەک گوشە ئەگە غەڵەت بیتن یەک گوشە ئەگە غەڵەت بی پێداچونەوە دەکەن بە جوانی بەڵام نەببڕی بۆمان دەگەڕێتەوە عفو بۆمان دەگەڕێنەوە ئەو شەی چاکەم با مناڵەکانمان فێری ئەو شە ناشی بەڵام مامۆستا هەندێک جار مەبەست لەوە نییە کە دەڵێن ڕستێک گوشێک ئاماژەیەک شتی نەگونجاون لەبەرەوەی بێت لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی ئەوە ینی لە ڕووی ڕەسەنایەتی کوردەواریەوە لە ڕووی هەستە نەتەوەیەتەکانەوە لە ڕووی ینی هەندێک کەناڵ هەیە بەڕاستی کەناڵێکن مەسەڵەن کەناڵی خێزانین کێشە دەسەوە نییە بەڵام لە دەربڕینەکان لە کارتۆنەکانیان ینی جلوبەرژی بێگانەی تێدایە لە هەڵس و کەوتەکان حەزەکەی مەسەرەن جۆرێک لە زیاکاری لە نێوان کچ و کوڕی تێدایە کە ئەوە لەوانەیە لە چوارچەوەی لە ڕووی ئاینیەوە تاڕادەیەک تەندروست بێ بەڵام بۆ کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی مەسەڵەن ئێمە دابوونەریت و ڕەوشت و ڕێزکە و شێوازی کوردەواریانی خۆمان هەیە کە لەوانەیە بەشێکی زۆریان بۆ ئەوڕۆ نەگونجێن بەڵام خۆ بەشە باش و جوانەی بە هەمان شێوە دەتوانی گۆڕانکاری تێدا بکەیت وەکو ئامادەکردنی فیلمی کارتۆنی ئەگە بەجلی کوردی بیتن بەجلی کوردی بی ئەوەشتە چیگەلە جوان و باشە بەڵام تا ئێستا ئێمەی ینی ئەوانەی کە هونەرمەندن لە بواری ئەنیمەیشن ینی سینەماکارن یان لە بواری ئەنیمەیشن ئەو داهێنانیان نەهینایەتە کوردستان بتوانین ئێمە بە خۆمان فیلمی کارتۆنی ئامادە بکەین بە جلی کوردی کە چەند جوانە جلی کوردی خۆمان شانازی پێوە بکەین بۆیە بەڕاستی پێویستمان بەوەیە کە گۆڕانکاری لە دروستکردنی فیلمی کارتۆنی بکرێت ئەو دەچ لە هەر وڵاتێک بیتن گرنگەوەی جلی کوردی بەبەر ئەو کارکتەرانەدا بکرێت بۆ ئێمە سبەینێ شانازی بکەین بەوەی کەوا ئێمەش داهێنانمان کردووە لە فیلم وهروەها ئوستاز گیان لە بواری سینەماش بەشداریم کردووە ئێستا سینەما فیلمەکی چەندین تراکمان ئامادە کردووە لەسەر ڤایرۆسەکان کە ڤایرۆسی پێش ئەوە داعش هەبوو دوای ڤایرۆسی کۆڕۆنا هەبوو دوای ئەوە ئێستا لە پاش ئەو گۆڕانکارانە کە لە جیهان دروست دەکرێت ئێمە توانیتمان لەناو ئەو فیلمە جێ بکەینەوە بەڵێ ماوەس فازڵ دوا پرسیار دەکەم دواتریش دوایین قسەی خۆت دەکەی هەموو ئەوانەی کە باسمان کرد هەموو ئەو ماندووبوونانە هەموو ئەو هەوڵانە هەموو ئەو شەون و خونیانە ئامانزلی چییە؟ ئامانزلی ئەوەیە کە منداڵێک بەرهەم بێ منداڵێکی خوێندەوار پڕزانیاری معلومات یان منداڵێک پەروەردە بکەین کە لەگەڵ هەموو زانست و زانیاریەکانیدا منداڵێکی بە ڕەوشت بەو مانایی نا بەو معنە کلاسیکەی پێشتر ڕەوشت بەو مانایی کە مرۆڤ بوون لە کەسایەتیدا هەبێ بەو معنایی کە جیاکاری نەبی جێندەری نەبی منداڵێک بێ کە کوڕە بەرامبەرەکەی قبولکە کە کووردە بەرامبەرەکەی وەکو عەرەب وەکو ئیسلامە مەسیحی قبولکە ینی ئێمە منداڵێکی وامان دەوێ یان منداڵێکمان دەوێ بەو ئاراستەیە کە خۆمان مەبەسمانە بە تایبەتی لە هەندێک زار لە لای مامۆستا بەداخەوە هەندێک مامۆستا هەیە شتی تایبەت بەخۆی فەرز دەکات لەسەر قوتابی تازە ئێستاکە لە دەرس بووم دەموتە قوتابیەکان بە بەردەوامی مامۆستا دەبێ برێ
ئێوە یعنی بە کۆ قسە بکە هەموەکو ڕێز هەموەکو ڕێز هەموەکو نەک خۆم بە فەرزکەم لە قوتابیان مامۆستا دەبێ هەم ڕەوش جوان بێ هەم وشەی جوان لە زمانی بێتە دەرێ ئەسڵەن وشەی ناشیرن و زنێودان بۆ مامۆستا هەشتەی زۆر ناشیرنە لە سەردەمێکین ئێمە چکە کەس قبول ناکە ئەوڕۆ وشەی ناشیرن بەرامبەر بە قوتابی بەرامبەر بە هەر کەسێک قبولیکەی بۆیە دەبێت مامۆستا زمانی جوان ئەدا بکە ڕەوش جوان بێ هەڵسوکەوتی جوان بێ لە ناو قوتابخانە یعنی ڕەوشی بەرز بێ بەرامبەر بە کورت بەرامبەر کەس بۆیە لە ناو قوتابخانە دەبێت مامۆستا پێشەوا بێ مامۆستا زانست پەروەەر بێ مامۆستا پڕزانیاری بێ مامۆستا پڕ ینی لە هەموو وارێکە جێ خۆی بکاتەوە ئاسپی خۆی تاو بدا کەسی پەروەەردە بکاتن قوتابیەک پەروەەردە بکە لە داهاتووە من ببینتەوە باوەشم لێ بکە نەک لێم دوورکەویتەوە بە پێکەنینەوە بە جەوێکی خۆش بە ینی تند و بێتاقەت و بێخولق و بێ ئەوە نەبیتن ڕاستە ئێستا ئەمە لە سەردەمەش دەژین لە قۆناغێک دەژین کە بێ موچەیە ها چکە مامۆستا بڵێن نەڵێن ئەو ڕۆ تااقەت و هێز بە چییە بە حەقا کە ئەتو حەقت وەرگرت تااقەت و هێز دێتەوە دەچی بە شەوق و زەوق و دەچێت پۆل ئەو قوتابیە دڵی پێت خۆش دەی بەڵام ئەتۆ کرد لە ماڵەوە داوای شتێکیان لێکرد نەتبوو بیبەی بیاندەی ئەوە لە پۆلیش مامۆستاکە بێتاقەت دەبی قوتابەکان بێتاقەت دەبن لێ یعنی ئەوە ئەرچی وڵاتە ئەو وڵاتە گەورە گرانەی ئێمە عێراق دەبی مادام ئێمە چونۆسە عێراق بە عێراق هاوکاریمان بکە زیاتر مامۆستایان ئاور لە مامۆستایان بدێتەوە و هەروە حکوومەتی خۆشمان بە ئاشکرا بە مامۆستایان بڵێ بێتە سەر تەلەڤیزیۆنەکان با قسە بکەن بریکاکە وەرن با پێکەوە دانیشین ئەمە کێشەمان ئەوەیە بە حالیکەین پێکەوە هەمومان حالیکەین با مامۆستا دڵی خۆش بی بە فەرمانبەر دڵی خۆش بی 2000 ئەوە هەمووی لە خزمەتی سیستەمی پەروەردە فێرکردن مامۆستا فازڵ بەرنامەکەمان کۆتاییات بەڵام دەمەوێت دوا قسەی جەنابەت دوا قسەی من دەستخۆشی بۆ ئێوە بەڵام هەندێک خاڵ هەیە بەسەریعی بۆ ئێوەی باسکەم و بۆ وەزارەت و بۆ ئەوەی باسکەین کەوا چارەسەرێک بدۆزرێتەوە بۆ هەندێک کێشەمان پێداچوونەوەی پرۆگرامەکان لە کۆی گشتی زۆری بۆری تیانەبێ یعنی زۆری بۆری ئێستا سەردەمی پێشکەوتنە سەردەمی داهێنانە سەردەمی ئەوەی نیە و کتابێک ئەوەندە دابنێ لە بۆ سەفی پۆلی سەرەتایی ئەو هەزمی ناکە ئەو قوتابیە ئەو مناڵە ئەبێ زیاتر کورت و پخوت بێ ئەوە یەک دووەم وانەکان کەم بکرێتەوە چونکە ئێستا بۆ نمونە ئەگەر چلدەقەی یەکەم دەگەڵ چلدەقەی دووەم چل خولەکی دووەم تێکەل بکرێ دەکە 80 دقە 80 خولەک ئەو 80 خولەکە منداڵەکە لە ژوورەیە ئەتوو چۆن ئەو مناڵی تەحمل دەکاتن ناستا دەرەوە یاکاکە هەر مێشیشی وەرناگری ئەوە یەک دەرسی شەشەم کە ئێستا لە زۆر قوتابخانەکان جێبەجێ دەکرێت دەبێت بخیندرێ کاکە 5 دەرسی جوان و پخوت بخوێندرێ لە دەر شەشەم باشترە چکە دەرسی شەشەم مامۆستاکە بێتاقەت دەبی قوتابەکانش بێتاقەت و ماندوو بوونە ئەوە یەک لەوانە هەروەها 5 خولەکی مابینی دەرسەکان کەمە بۆ قوتابی کەمە لە بەرەوەی پێڕان ناگا بچی ئاوەچی بخواتەوە یان پسکێتێک بخواتن بکرێتە دەخولەکێک باشترە دەخولەک بۆ ئەوەی کە هەم قوتابەکە ئیسراحەت بکە و هەم مەجالەکی بدەنێکەوە بێتاقەت نەبی ئەوەندە مامۆستا زمانی زبر بەکارنێنێ زمانێکی جوان و پارا و بەکاربێنێ لە پۆل ینی جینێونە داوانە واروها دەبێت مامۆستا دڵی قوتابی بکڕێ بۆ خۆی و بۆ ئەوەی کە مامۆستایەکەی خۆش بوێ دەرسەکەشی خۆش بوێ ئەو ئەرکەی دەیداتێ بە جوانی لە بۆی جێبەجێ بکاتن و دەستخۆش بی و سپاس بۆ ئێوەش بەڕێزان و خۆشەویستانم ئەم ئەڵلقەی بەرنامەی ئەزمموی پۆل بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فازڵ عەزیز پسپۆری زمان و ئەدەبی کوردی بوو تا ئەڵلقەیشتری بەرنامەی ئەزمموی پۆل لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەکەمەوە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ